دەمەوێت بە بۆنەی ساڵیادی کەناڵی پەیامەوە لێرەوە پیرۆزبایی لەسەر جەم مسلمانان و تایبەت دەستخۆشیم بۆ کارمەندان و بەرپرسی کەناڵی ئاسمانی پەیام. بەڕاستی نازانم ئەگەر هەرچی بڵێ هەرکەمە لەسەر بەرپرسی کەناڵ و لەسەر کارمەندانی لە دەستخۆشی. بەڕاستی ئەگەر خی گەورە خۆی پاداشتیان بداتەوە لەبەرەوەی ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ بەرەو پێشچوونی کەناڵەکە، ئەویش بەبێ بودجە و بەبێەوەی چاوەڕێی یعنی هیچ بودجەیەکیان هەبێ و هیچ سەرچاوە و هیچ مەعاشێک هەبێ ئەم کەناڵە لەبەر خاتری خۆ ئەم کارمەندانە ئیشی تیاکەن. من داواکارم لێرەوە ئینشاءالله لە مسلمانانیش داواکارم لەوەی ئەگەر بیانەوێ ئەو کەناڵە بەردەوام بێ، ئەگەر بیانەوێ کەناڵی پەیام درێژە پێدەری ئەمە چەند ساڵی ڕابردووشی بێ بە هاوکاریان بکەن و با دەستگیرۆییان بکەن بۆ بەرەو پێشتون و برەودانی زیاتر بە کەناڵەکە. ساڵیادی پەیام لە خۆمان و لە هەموو کارمەندانی کەناڵی پەیام پیرۆز بێ، بە تایبەتی بەرپرسی کەناڵ خۆی گەورە ئەجر و پاداشتیان بداتەوە. بەڕاستی بەرنامەکانیان زۆر جوانن، بەس پێشنیاریکم هەیە من کە بەرنامەی تایبەت بە ئافرەتانیشان هەبێ زیاتر، تەنها شەیداخانە ئەگەر بکرێ بەرنامەیەکی تایبەتیش بۆ خوشکاندان بندرێ. بە بۆنەی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستی بەڕێوە بەر و یەکەیەکی کارمەندە بەڕێزەکان دەکەم. خی گەورە لە شتاغ و تەندروست باشیان کە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. بەڕاستی مادوونە ناسانە کاری خۆیان کردووە لەگەڵ ئەوەی ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو قەیرانی دارایی بەسەرا هاتوو کە هەر بۆ خۆشی قەیرانی دارایی ضعیف بووە بەهۆی ئەم نەبوونی و قەیرانی داراییشەوە زیاتر وەزعی کەناڵی پەیام نالەبارترە، بەڵام دەستخۆشی زۆریان لێ ئەەکەم. بەڕاستی مادوونە ناسانە کاریان کردو و هیوادارم ئینشەڵڵا بەردەوام لەسەر کارەکانیان وە گرنگی زیاتر بە هەموو بەرنامەکانیان بدەن ئینشەڵڵا. لەمەوە دوای بەرنامەی باشتر و زیاتریش بێنارە وە گرنگی زیاتریش بە ئافرەتان بدرێ لە کەناڵی پەیام بەرنامەیەکی تایبەت هەبێ و داواشیان لێ یەکەم لێرەوە لە ساڵی داهاتووە ئینشەڵڵا کە پێشتر بڕیار وا بوو کەناڵێکی درامایش بکرێتەوە، ئەوەش هەوڵی بۆ بدرێت و بخرێتە پرۆژەیەکیان هەبوو بخرێتە بواری جێبەجێکردن ئینشەڵڵا. دووبارە پیرۆزبایان لێ یەکەم و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەم بە بۆنەی دەست بەکاربوونی وەکو یەکەم کەناڵی ئیسلامی کە یەکەم کەناڵی ئاسمانی بوو کە پەیام دەستی کرد دەست بەکار بوو. زۆر پیرۆزبایان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. هیوادارم بەرەو پێشتر بڕۆن، هیوادارم زیاتر برەو بە کارەکانیان بن. زۆر دەستخۆشی لە کارمەندان ئەەکەم کە بە مادەیەکی کەم بە هەوڵێکی زۆر کە کاری خۆیان جێبەجێ ئەەکەن. زۆر پیرۆزباییان لێ یەکەم، هیوادارم هەمویان سەرکەوتوو بن. پیرۆزبایی گەرمان هەیە لە کەناڵی ئاسمانی پەیام. کەناڵی ئاسمانی پەیام تاکە کەناڵی ئیسلامی بوو کە توانی ئەدای خۆی بکە وەکو کەناڵێکی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا، کە پێش کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵە کەناڵی تر هەبوون نەیانتوانی ئەوە دایە بکەن بیسەلمێنن کە میلەتی کورد میلەتێکی مسڵمانە، میلەتێکی ئیسلام دۆستە. ئەوەی پێشنیار بێ بۆ کەناڵی پەیام، ڕاستەکەی کەناڵی پەیام فەراغێکی هونەری هەیە. بە هیوای ئینشاڵڵا بتوانێت لە ساڵی داهاتوو ساڵانی داهاترە ئەو فەراغە هونەریە پڕ بکاتەوە. پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پەیام لە خۆم و لە گشت مسلمانانی جیانەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان هیوادارم بەردەوام بن، ئینشاڵڵا سەرکەوتوو بن، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. هیوادارم ئینشاڵڵا لە کارەکانتانە بەردەوام بن، شتی باش بکەن ئینشاڵڵا. لەخوا بەزێ سپاس بەخوای گەورە تا ئێستا باش بوون، ئینشاڵڵا هیوادارم باشتر بن. بەلای خی گەورە میرەبان پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم کارمەندای مادوونە ناسەکانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین لە ساڵیادی دامەزراندنیە. بەڕاستی کەناڵێکی هاوشەیە ئەمە زۆر پێویستە لەم سەردەمەی ئێستەیە بە هیوای پەرەپێدانی بەکارەکانی خۆیان و زیادکردنی چالاکی لە بواری ئافرەتان و گەنجاندا.